دەزگای ڕۆشنبیری جەمال عیرفانێکێکە لەو دەزگای یاخود یەکێکە لە ناوەندە چالاکانی کە ڕۆژانە یاخود هەفتانە یاخود مانگانە چەندین بەرهەم و چەندین بڵاوکراوەی ناوازە بڵاودەکاتەوە کەچ بەرهەمی هونەرمەندان و نووسەرانی کورد و هەروەها شاکارە گەورەکانیش لە ئێستادا بەڕێوەبەری دەزگای ڕۆشنبیری جەمال عیرفان ڕایگەیاندووە کە بەم زوانە شاكارێکی گەورەی فەلسەفە بڵاوەکاتەوە. بێگومان سیروان محەممەد کە بەڕێوەبەری دەزگای ڕۆشنبیری جەمال عیرفانە لەبارەی ئەم شاکارە فەلسەفیەوە ڕایگەیاندووە کە زنجیرە کتێبێکی زۆر گرنگە بە ناوی مێژووی فەلسەفەکە لە نووسینی فرێدریک چارلز کاپلستۆنە و لاوەرگێڕانی مەسعود باباییە و لە ئایندەیەکی نزیکیشدا چاپ و بڵاوەکرێتەوە. دەزگای ڕۆشنبیری جەمال عیرفان شاکارێکی گەورەی فەلسەفە بڵاوەکاتەوە. بەڕێوەبەری دەزگای ڕۆشنبیری جەمال عیرفان ڕایگەیاند بەم زوانە دەستگاکەیان یەکێک لە شاکارە گرنگەکانی فەلسەفە لە چەند بەرگێکدا بە سپۆنسەری دکتۆر تەها ڕەسوڵ چاپ و بڵاوەکاتەوە. سیروان حەمە سەعید بەڕێوەبەری دەزگای ڕۆشنبیری جەمال عیرفان لەبارەی شاکارە فەلسەفیەکەوە ڕایگەیاند دەستگاکەیان زنجیرە کتێبی مێژووی فەلسەفە لە نووسینی فرێدریک چارلز کاپلستۆن بە وەرگێڕانی مەسعود بابایی لە ئایندەیەکی نزیکدا چاپ و بڵاوەکاتەوە.